سڵاتان لەبێت و بەیانیتان باش، هیوادارم کە بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە جوانی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. ئەم ڕۆژ پرۆگرامی بەیانی 24 بە کۆمەڵێک بڕگە و بابەتەوە لەگەڵتانە، بەڵام بەشێکی لا پرۆگرام لە سلێمانیە بێت، چکە ئەمڕۆ هیچ ئەمی هەموو ڕۆژانێکی چوارشەمە لەگەڵ سلێمانیە بین، بەڵام دوێ نەمانتوانی ئەمڕۆ دەچینە سلێمانی و بەیانی تۆ باش بۆ دوایی کە ئەو وزە باشێکە بۆ بینەرانی خوازم تۆش بە هەمان شێوە وزەیەکی باش. بەیانیتان باش ئازیزان، خۆشحاڵین. ئەم ڕۆژ خوددا دەرفەتیدا لەگەڵتان بین لە ڕۆژێکی نوێ لە دەستپێکی باڵین ژیانێکی تازە. هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێت بۆ هەموو لایەکمان و ڕۆژێک بێ دەستپێکێک بێ بۆ ئەو خەونانی کە دەمانەوێت بەدی بێنین دەمێکە ئاواتمان بۆی هەیە. هیوادارم ئاواتەکانتان بێتەدی لایانی کەم هیچ نەبێ یەکەم هەنگاو بەرەو ئەو ئامانجە باوێن کە دەمێکە هەوڵی بۆ دەدەن. با بزانین ناونیشان ببینین لە بەیانی 24 چی تێدایە. ئەمڕۆ پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلەیمانی دەکرێتەوە. نووسەر و لێکۆڵەری ئەدەبی جاندۆست دەڵێت ئەحمەدی خانی توانیوێتی دەستەواژەی زمانە بیانیەکان لە مەموزین بە کۆد بەکاربێنێت. بابەتێکیشمان هەیە لە باکووری کوردستان کە هونەرمەندێکی کوردی باکووری کوردستان 50 ساڵە میوزیک دەژەنێت و گۆرانی بە 3 زمان دەڵێت. دەچینە ناو یەکەم بابەت کە بۆ بینەران ئامادەکراوە، باسی چەند گەنجێکی شاری سلەیمانیەکەین. ماوەی 10 ساڵە کار لەسەر کێشانی وێنە لەسەر دیواری بەندەکان دەکەن. ئەوان توانایەکیان هەیە، هەکار هوەرێکیان هەیە، دەیانەوێت بچنە ئەو شوێنانەوە کە بەندینخانەیە لەوێ هوەرەکان بۆ بەندیەکان نمایش بکەن. پامێکی جوانە و هەم دەرخستنی توانای هونەرمەندەکانە. یەکمان زۆرێک لە دیواربەندەکانی سنتەر و شارەدەکانی سلێمانی تابلۆی کەساتیەکانیان کێشاوە. ئەو گەنجانە دەیانەوێت بە هونەرەکەیان لە شارەکانی دیکەی کوردستان بە تایبەت شاری هەولێر وێنەی کەساتیەکانی گەلی کوردستان بکێشن. دیواربەندەکان بوونەتە ئەلبومێکی کراوە بۆ پیشاندان و ناساندنی کەساتیەکانی شاری سلێمانی. وێنەی تیپی مۆسیقی شەید کارزانە کە گروپێکی مۆسیقای شۆڕشگەڕی کورد بووە و لە ساڵی 1970 دامەزراوە. چالاکیەکانی ئەم گروپە لە چیاکان و ناوەندی شەڕدا بووە. سەرەڕای کەند و کۆسب گروپەکە چەندین بەرهەمی نیشتیمانی پێشکەش کردووە لە سەردەمی ڕژێمی بارزدا. کێشانی وێنەکانیان لەسەر یەکێ لە دیواربەندەکانی شار بۆ ڕێزگرتنە لەو خزمەتەی پێشکەشیان کردو. 2 مانگە خەریکی ئەم تابلۆ دیواربەندین. ئەم کاری ئێمە خۆی دەبینێتەوە لە زنجیرەیەک کەسایەتی دیاری ئەم شارە. کارەکەمان بە ڕووپێوی 1300 متر چوارگۆشە بنیادەندێ. ئەم دیوارە دیوارێکی دیار و کاریگەرە، دیوارێکی بینراوی بەردەوامی هەیە لەلایەن کەسایەتەکانی ئەم شارەوە، هاوڵاتیانی ئەم شارەوە، میوانانی ئەم شارەوە. خەونی من و هاوڕەکانیشم ئەوەیە کە بتوانین لە شارەکانی تری هەرێمی کوردستانیشە جێدەستمان بنەخشێنین. بەتابەتی زۆر خەونمە کە لە شاری هەولێریش من بتوانم پرۆژێکی ئاوا بتوانم وەرگرم کاری لەسەر بکەم. دیواربەندەکان بە وێنەی کەسایەتیەکانی شاری سلێمانی دەست پێ دەکات. نجمەدینی مەلا، ئەمین زەکی بەک، حەفسەخانی نەقیب، تۆفیق وەهبی، ڕەفیق حلمی، ئەحمەد بەک، بێخودی شاعیر زنجیرەیەکن لەو کەسایەتیانەی کە پێگە و ڕۆڵیان هەبووە لە شارەکەدا. کاری دیواربەند وەکو پێشانگان نییە چەند ڕۆژێ بەردەوام بێت، بەڵکو چەند ساڵێ بەردەوام بێت، با بڵێن چەند وەختێکی زۆر بینەرێکی هەیە. ڕاستەکەی ئەمە منەکو گەنجێ با بڵێن کاریگەری لەسەر گەنج جیاوازترە زۆر، چکە بۆ گەنجانی ئەم وڵاتە ئەم کەسایەتیانە ناناسن. منەکو خۆم هەنێکیان تا ئێستا یەکەم جار بەریان دەکەوم.
سەرەتای کارکردنی ئەم وێنەی بە تایبەتی وێنەی دیواربەند زۆر ئەرکێکی قورسی هەیە بەڕاستی ئەرک و ماریبوونێکی قورسی هەیە و ئەبێت سەرەتا ئەم دیوارە بە جوانترین شێوە پاک بکرێتەوە ئامادە بکرێت بۆ ئەو بۆیاخا و دواتر سکەچەکەی لەسەرەکەین گرنگی ئەوەی کە ئیشی دیواربەند یاین تۆ تەعاملکردنە لەگەڵ ڕەختترین مادەیە کە ئەویش دیوارە یا چیمانتۆە یا بەردە هەر شتێک ئەین تۆ بە نەرمترین شێوە معاملەی لەگەڵاکەی. شاری سلێمانی شاری پایتەختی ڕۆشنبیریە کاری شێوەکاری و کارە هونەریەکان لەلایەک شاری سلێمانی لەلایەک دوانێکی دانەبراون. باس لە پیاوێکی بە تەمان دەکەین سۆبان ناوی سەباحەدین ئۆنارە ئەمیش تەمەنی 73 ساڵە خەڵکی مێردینی باکووری کوردستانە پێشتر گۆرانی بێژ و مۆسیقاژن بووە و بە زمانەکانی کوردی تورکی و عەرەبی گۆرانی دەڵێت. هێشتا ئەو بەردەوامە ئەگەرچی ئێستا لەسەر ستەیج و شانۆی هونەری ناوەستێت و لەوێ گۆرانی ناڵێت بەڵام بۆ هاوڕێکانی گۆرانی دەڵێت و لە دوکانەکەی هەمیشە ئەو کەشە دەخڵقێنێت ئەو نزیکترین هاوڕێشی پشیلەیەکە پشیلەکە ناوی بونجوکە دەکاتە باوەش دیارە پشیلەکەش ڕاهاتووە بەو دەنگە بە سۆزەی و تەنانەت لە باشی دانیشت کاتێکە میوزیکی بۆ دەژەنێت. ڕۆژانە دوکانەکەی دەکاتەوە چاوەڕێی هاوڕێکانێتی. نزیکترین هاوڕێشی پشلەیەکەی ناوی بۆنجوکە. بۆنجوک لە ئامێزی دەگرێت تەنانەت گۆرانیشی بۆ دەڵێت. سەباحەدین ئۆنار تەمەنی 73 ساڵە و خەڵکی مێردینی باکووری کوردستانە. پێشتر گۆرانی بێژ و مۆسیقاژن بوو بە زمانەکانی کوردی و تورکی و عەرەبی گۆرانی گوتووە. دوای 50 ساڵ لە هونەر ئێستا دوکانێکی لە نێو بازاری کۆنی مێردی نۆژەن کردوێتەوە و ڕۆژانە پێشوازی لە پشیلەکەی و هاوڕێیەکانی دەکات. ئۆنار بەشداری لە سەدان ئاهەنگ کردووە و گۆرانی گوتووە. جیاواز لەگەڵ ڕابردوو ئێستا تەنیا بۆ هاوڕێی نزیکەکانی و پشیلەکەی گۆرانی دەڵێت. دوکانەکەی وەک دوکانە ئاساییەکانی ئەو بازاڕە نییە. تەنانەت ناوی خۆیشی هەیە و لە بازارەکە بە هۆڵی مۆسیقای سەباح بەناوبانگە. خەڵک بەنی چۆک بەنیمسێدی خەڵک هەرزوو لە ئامێزیان گرتم کاتی خۆی بانگیان دەکردم بۆ ئەوەی زەماوەندەکانیان بۆ بەڕێوە ببەم. هەفتەی 6 ڕۆژکارم دەکرد تەنانەت هەندێک لە مشتریەکانم نۆرەیان دەگرت بۆ ئەوەی بچم بۆ لایەن و ئاهەنگیان بۆ ساز بکەم. هەندێک جار نۆرەکان 2 ساڵیان دەخایە. سەباحەدین دەڵێت پێشتر دوکانەکەی پێڵاو فرۆش بووە. کاتێک خاوەنەکەی بەجێ دێڵێت بیرۆکەی دروستکردنی دوکانێکی بچووکی هونەری بۆ دروست دەبێت. پێشتر دوکانی پێڵاو فرۆش بوو. خاوەنەکەی لەسەر داواکاری پێڵاوی دروست دەکرد. ئێرە کۆڵانی پیشەوەرانە. دوای بەتاڵ بوونی من بەکرێم گرت و وەک هۆڵێکی هونەریم لێ کردووە. سەباحەدین پەیوەندێکی تایبەتی لەگەڵ پشیلەکەی هەیە. دوکانەکەی بەلایەک زیاتر دڵی بەوە خۆشە. 50 ساڵ لە بەردەم سەدان کەس گۆرانی گوتووە. ئێستاش بوونی پشیلەیەک وەک بیسەر بۆ سەباحەدین بەهادارترین شتە و نایەوێت دەستبەرداری هونەرەکەی بێت. دەینە سەر بابەتەی کە پەیوەستە بە ستودیۆی کراوەمان لە سلەیمانی کە ئەمڕۆ پێنجەمین خولی پێشەنگای نێودوڵەتی سلەیمانی بۆ کتێب دەکرێتەوە دەرفەتێکی باشە بۆ ئەدەب دۆستان بۆ خوێنەران ئەوانەی کە ئارزووی کڕینی کتێبە نوێەکان دەکەن یاخود هەندێک کتێب هەیە کە دەستیان نەکەوتووە ڕەنگە لەم جۆرە پێشەنگایانە بەردەست بێت. ئەم ساڵ لە پێشەنگاکە زیاتر لە 200 خانەی چاپ و بڵاوکردنەوە بەشداری دەکەن و ملیۆنان کتێب و ناونیشان نمایش دەکەن. بە گوتەی بەشداروان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بۆ پێشەنگاکە ئامادەکاری کراوە پێشبینی دەکرێت
زیاد لە سەدان هزار کەس سەردانی پێشەنگاکە بکەن. ئامادەکاری دەکرێت بۆ گەورەترین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی. دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە دوا ئامادەکاریەکانیان بۆ پێشانگاکە دەکەن. ساڵانە وەک دەستگایەکی چاپ و بڵاوکردنەوە بەشداری دەکات و ماوەی 3 ڕۆژە ئامادەکاری پێویست دەکات و ڕۆژێک پێش دەستپێکردنی پێشانگاکە زۆرینەی کتێبەکانی بۆ نمایشداناوە و ناونیشانی نوێشی تێدایە. مە دوو بەش زۆر خەڵک وەکو ئینگلیزیەکان بەشێکیان نۆڤڵە کە ڕۆمانە کەمێک چیرۆکیش و بەشێکی مناڵانیش ئەوم بیر نەبوو بەشێکی مناڵانیش هەموو ساڵە کتێبی تازەی مناڵانێنین ئەوەی کەیان گەشە پێدانە مەسەلەن تەنمیەی بەشەریە. پێشانگاکەی ئەم ساڵ فراوانترە بە جۆرێک لە 20 وڵاتەوە بەشداری تێدا دەکرێت کە وڵاتانی دراوسێ و ئەوروپی و ئەفریقین. ژماری دەستگاکانی بڵاوکردنەوە زیاد لە 200 دەستگان کە بە زمانەکانی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی و تورکی و شێوەزارە جیاوازەکانی زمانی کوردی کتێب بەردەست دەبێت. پێشانگاکەش تا 2 مانگی داهاتوو بەردەوام دەبێت و ڕۆژانە لە کاتژمێرنەوەی بەیانی تا 6 ئێوارە پێشوازی لە خوێنەران دەکات. بۆ خۆی کردنەوەی پێشانگای کتێب لەوەها بارودۆخێکە کە جیهان و ناوچەکە و عێراق لە ڕووی سیاسی و ئابووری و ئەوانەوە کۆمەڵێک بوومە لەرزەی سیاسی و ئابووری گەورەی بەخۆوە بینیوە ئەم پێشانگایە کردنەوەی لە ئێستاە بۆ خۆی جیاوازیە و بەوەی کە توانیومانە 250 پەبلیشەر لە سەرتاسەری جیهانەوە لە 20 وڵاتی جیاواز و سەربانی ئەو هەموو ئاستەنگە قەناعەت پێ بکەین بێنە سلێمانی ئەمە بۆ خۆی جیاوازیە. کتێب هەموو کات بۆ خوێنەر بایەخ و چێژی خۆی هەیە. لێرە و لەم پێشانگایی کە بۆ کتێب دەکرێتەوە بەهای کتێب لای خوێنەر جوانتر دەردەکەوێت. جارێکی دیکەش ئەو ڕاستیە دەردەکەوێتەوە کە هیچ کات ئامێرە زیرەکەکان و تەکنەلۆژیا ناتوانن لە بەهای کتێبی چاپکرا و کەمکەنەوە بە تایبەت بۆ چینی لاوان کە پێشبینی دەکرێت ئەم ساڵ زیاد لە 100,000 کەس سەردانی 5مین خولی پێشانگای نێودەوڵەتی کتێب بکەن. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. بەڵێ لەسەر پێشەنگاکەی ئەمڕۆ وەکەوەی کە لەم پاکێژە بینیمان پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی دەکرێتەوە. پێشەنگاکەش بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوامی دەبێت. سۆڤان بەڵێ جار ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی بۆ 6 ئێوارە خەڵگەتوانە سەردان بکەن هاوڵاتیان زیاتر لە 200 ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی کتێبی بیانیەکان و ناوخۆیەکانیش تێدا بەشدارن لە 20 وڵاتی جیاواز کە ئاماژەمان پێدا لە پاکێجەکە شاتێدا بوو و ئەوەی کا هەیە ئەوەی ئێمە هەڵی ئەومانداوە کە ستودیو کراوەمان هەبێت لە سلێمانی لەوێ میوانی تایبەت هەبێت سەبارەت بە پێشەنگاکە کە هاوکارمان دالیا کەمال لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت ئەو زیاتر لەبارەی ئەو کتێبانەی کە لە پێشەنگاکە هەن میوانەکانی باس ئەکەن و تا چەنە خەڵک ڕوو لە پێشەنگای کتێبەکات بێگومان هێشتا ماوەی 10 ڕۆژ ئەبێمێت با بڵێن لە دواترە بزانین بەڵام هەر لە سەرەتاکانی شۆ دەردەکەوێت تا چەندە خەڵک دەچنە پێشەنگاکان و پێشوازی لەم پێشەنگایە دەکەن. دالیا بەیانیت باش بەیانی میوانەکەت باش هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە وزەت هەبێ دەینە لای تۆ بزانین چیت بۆ بینەرانمان ئامادە کردووە. سڵاو سۆڤان سڵاو هاکاربانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش دیارەکە باسی کتێبەکەرێ یەکسەر واو لەیەک نەشات و وزەیەکی تایبەتت هەبێ بە تایبەتی کە لە شاری سلەیمانی ئەمە خولی 5می پێشەنگای نێودەوڵەتی کتێبە لە سلەیمانی کە ڕۆڵ و کاریگەری هەیە بە تایبەتی لە ئاز ئەو ناوەند و خانانەی کە بەشداریەکەن هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق و هەم لە وڵاتانی دیکە کە زیاتر لە 20 وڵات ئەم ساڵ بەشداری کردووە.
من بۆ گرنگی و بایەخی ئەم پێشەنگە بە تایبەتی لە ڕووی ناوەندەکانەوە میوانێکی تایبەتم هەیە هیوا قادر کە گفتوگوی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم کاکیوام کاتە و باش بەیانیت باش خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ تۆیان بە تایبەتی بۆ قسە و باسێکی گرنگ لەسەر کتێب لەسەر پێشەنگای کتێب تا چەندە ئەگەر بینە سەر ئەم پێشەنگایە کە 5 ساڵە بەڕێوە دەچێت گرنگی و بایەخی خۆی هەیە بە تایبەتی بۆ پایتەختی ڕۆشنبیری خۆزانی پێشانگای کتێب ئەتوانێت تەمسیلی بەشێکی گەورە لەو بوارە کولتوری کۆمەڵگە بکە و گرنگی کردنەوەی ئەم پێشەنگایانە کاراسانێکی گەورەیە بۆ ئەو خوێنەرانەی کە ناتوانن دەستیان بگاتە ئەو کتێبانەی کە ڕەنگە لە هەرێما دەست نەکەوێت ئەمانە هەمووی کارێکی زۆر باشە و لە ڕێی پێشەنگاکانەوە ئێمە ئەگەین بۆ بەرهەمە ناوازە و تازانەی دنیا کە لە دنیای گفتوگوی گەوری لەسەرکرێت پێشانگاکان وامان لێکەن کە ئێمەش لەگەڵ کۆمەڵگە ئەکتیڤ و چالاکەکانی دنیای بتوانین دنیا ببینین و ئەدەبیاتی دنیا ببینین و بەشێکی تریش لەو ئەدەبیاتی کە ئەدەبیاتی خۆماڵی و ئیبداعیە بە خوێنەرانی کوردی بناسێن. باشە کاکیوە بەشێکی زۆر لەو ناوەندانەی بەشداریان کردو لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقیشە دروستکردنی ئەم پەیوەندیە لە نێوان خانە و ناوەندەکانی بڵاوکردنەوەی تا چەندە گرنگە بەتایبەتی لە ناو پێشەنگایەکی بەم جۆرە ئەگەر تا باز لە پەیوەندی ئەم خانانە بکەین لە ناو پێشەنگاکە کە دروست ئەبێت گرنگی بایەخی چۆن دەبێت ڕاستیە بەڕێوەبردننی پێشەنگا بەر لەوەی کە تەکنیک بێ هونەرێکی گەورەیە واگە تۆ ماهێتی و هونەرە نەزانی ناتوانانی پێشانگایەکی سەرکەوتو بکەیتەوە لە ساڵ یەکەمەوە تاکو ئەم ساڵکە 5 ساڵەتی کێشێکی گەورە لە پێشانگای کتێب لە سلێمانیا هەیە ویژەوەیە کە بەڵانسێک نابینیت ینی بەڵانسێکی و تۆ کە بتانی زۆرینەی ئەو دارنەشر و بڵاوەوانەی کە لە دنیا هەیە تۆ داوەتیان بکەیت و بیاهێنی بۆ ئێرە زۆرینەی ئەو دەستگانی کە دێن لێرە بینرێن باگروندێکی ئیسلامیان هەیە و هەندێکیشانەیە تەنانەت ئەدەبیاتێک ئەهێنن کە ئەدەبیاتێکە کە ئەوەندەی خزمەت بە بیر و باوەڕی ئیسلامی تونڕەوەکە ئەوەندە خزمەت بە کۆمەڵگە ناگەێنێ ئەگەر تۆ سەیری کۆمەڵگەی عەرەبی بکەی ئەوەی کە توانی کۆمەڵگەی عەرەبی بشێوێنێ ئەو ئەدەبیاتە بوو کە ئەدەبیاتی داعش وەوەی لە پشتا و ئیسلامێکی تۆڕە و بەرامێنێ من بۆ خۆم وەکو نووسەر هەرگیز لەگەڵ مەنعکردن و لەگەڵ ڕقابە و ئەوانیم بەڵام وەکو نووسەرێکی بێلایەن من داوای دروستکردنی جۆرێک لە بەڵانسەکەم کە تۆ بێت زۆرینەی و دارنەشرە زۆر ڕاقیانەی وڵاتانی عەرەبی و دنیا و چواردەوەرمان داوت بکەی بۆی بتانی بەڵانسێک دروست بکەی ینی ئەو مەیلە سیاسیە زۆر بە تۆخی لە پێشانگای سلێمانیا دیارە و ئەو گلەیانە من لە ساڵی یەکەمەوە تاکوی ئێستا کردومەوە خۆمەکو هیواقار بەڵام هەستەکەم لامبالاتێکی گەورە هەیە لەوەی کە بەشێکی زۆر لەو دارنەشانە داوت ناکرێن بۆ ناکرێنەوە پێویستە بۆ منە ئەزمموی ئێوە وەکو ناوەندەکانی بڵاوکردنەوە وەربگیرن تاوەکو بتواندرێت لەو ئاستەیە بێت کە ئێوە چاوەڕێیەکەن یاخود خوێنەر چاوەڕێکات بەڵێ ئێمە وەکو دەستگای سەردەمی با لە دەرەوەی خۆم قسەش بکەم وەکو دەستگای سەردەمی زۆر پێشنیازمان بۆ دەستەی بەڕێوەبەرانی ئەم پێشانگایە کردووە کە کۆمەڵێ دارنەشی زۆر گەورەی لە فارس و لە عەرەبەوە هەیە کە داواتی بکەن بەڵام من بە بۆچوونی منەوەی کە بەشێکی زۆر لەو دارنەشانە بۆیە نایەن بۆ ئەم پێشانگایە لەبەرەوەی کە کاتێ لیستەکە بینن بەشێکی زۆری دارنەشە کە لایەنگری ئیسلامە و لایەنگری ئیسلامی سیاسیە نایەن بۆ ئێرە چکو پیان وایە کاگەر بێن بۆ ئێرە ڕەنگ کتێبەکانیان نەفرۆشێ باشە کاکی و ئەگەر بێنەوە سەر دروستکردنی پەیوەندی ئەم پێشەنگایە تا چەندە هاوکار بە بۆی کە ناوەندەکان لە هەرێمی کوردستان بتوان پەیوەندی دروست بکەن لەگەڵ ناوەندەکانی دیکە لە عێراق بێ یاخۆت وڵاتانی دیکەی بەشدار بوو ئەوەی کابێ بە پر بۆ دروستکردنی و پەیوەندیە ئەم پێشەنگایە ئەم پێشانگایە بێ ئەو پردە دروست بکات ئەزمموی 5 ساڵەتی توانیوێتی
دیارە ئێمە کە دێن بۆ ئێرە بەشێک لەو دارنەشانە ناسین گفتوگۆمانە بێ لەگەڵیانەوە بێگومان کاریگەری باشی هەیە بەڵام ئەکرێت ئەمان ئەو پردا زۆر بەربڵاوتر و فراوانتر بکەن بۆی بتوانن دارنەشەکان باشترێکتری بناسن و ینی پەیوەندیان شێوەی ڕاستەوخۆ لەگەڵێکتریان باشە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە بۆی مونە ئەمە بۆتە هۆکارێک ئێوەش بۆ نمونە ئەو ناوەندانی کە لە هەرێمی کوردستان هەیە بتوانن لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە لینک دروستکەن و لە پێشەنگەکانی دیکە کە لە بۆ نمونە لە عێراق ساز دەکرێت یان لە وڵاتانی دیکەی عەرەبی بەشداری بکەن. ئێمە وەکو دەستگای سەردەم چەند جارێک بەشداریمان کردووە لە پێشانگای کتێب لە سناوە هەوڵە دەین توانین لە تارانیش بەشدار بین پێگومانەوانە کاریگەری زۆر باشیەیە و ئەو پێشانگانەی ئەو دارنەشانەی تریش کە کرمانجون و لە باکوورن بە شێوەی شخصی ناسین و ئەو پردا بەجۆر لە جۆرەکان دروست بووە کە من پێم وایە ئەوە زۆر گرنگە. زۆر باشە کاکیوە جگە لە ئێوە وەکو ناوەندی دەستگای چاوپەخشی سەردەم کە بەشداریتان کردو و ڕۆڵتان هەیە بابێنەوە سەر بەرهەمەکانی خۆت ئەم ساڵ خۆت سیمینارتە بێ یان چ شتێ پێشکەشەکەی لە ناو پێشەنگاکەیە؟ ڕاستیا من ئیمساڵ سیمینارم نابێ بەڵام یەکێک لە کتێبە تازەکانمەوەی کە سیناریۆیەکم بۆ ڕۆمانی مناڵانی گەڕێک نووسیوە بۆ یەکەم جار لە پێشەنگاکە بڵاو بێتەوە. جیا لەو کتێبە من 12 کتێبی ترم هەیە هەمیان لە دەستگای سەردەم لەوێ ئەفرۆشێت لەبەرەوە خوێنەران نەتوانن لەوێ دەستیان بکەوێت کتێبەکان. باشە پرسیارێکی دیکەم هە لەسەر ڕوانگەی ئەم پێشەنگایە بە تایبەتی ئەو ئەزمونێکتانەیە لە دەرەوەی وڵاتیش تا چەندە ئەم پێشەنگایە بە تایبەتی بۆ خوێنەر گرنگە ئەگەر جگە لە ناوەند و خانەکان بۆ خوێنەران چۆنە؟ بە تایبەتی لە ناوم پێشەنگایە بینین ڕۆژانە چالاکی جیاوازیش پێشکەش دەکرێت. ئەوەندەی کە بۆ نووسەران گرنگە لێرە یەکترێ بین و یەکەناستن و بیرروڕا و ئەویان ئەگۆڕنەوە هەرە گرنگترین شت بۆ خوێنەرانە ڕاستیە تۆ کۆمەڵی خوێنەری زۆر لە هەموو ئاستەکانە ڕووەکەنە پێشانگا و کتێبە جۆرا و جۆرەکانە بینن و زۆر جار پێشانگا بێتەوە هۆی گۆڕینی تێڕوانین و هەڵبژاردننی خوێنەر بۆ کتێبەکان بێگومانەوە زۆر گرنگە و خوێنەرانێکی زۆر ڕووەکەنە ئێرە ئەو خوێنەرانە کە تۆ بەڕێەوە تۆ یعنی جۆرێک گەشتبینیت لا دروستە بێ کە ئێمەش خەریکە ئەو واگۆنە چێتە سەرسکەی خۆی و کولتورێک دروستە بێ کە ناوی کولتوری خوێندنەوە بەڕاستی زۆر گرنگ. باشەکایکیوە ئەگەر بیرم بێوە بڵم خولی چوارەم بوو کە لێرە ئێوە کتێبێکتان بڵاو کردەوەانەیەکی لە بەرهەمەکانتان بڵاو کردەوە خوێنەرێکی زۆر هاتبوو هەمووی گەنج بوو کاتێک کە تۆ لە نزیکەوە بەر ئەم خوێنەرانەی خۆتەکەون بە تایبەتی لەم ساڵانەی دوایە کۆمەڵی بەرهەمت بڵاو کردەوە کە تا ڕادێک بە فۆرم و بە ستایلێکی جیاواز بتوانی خوێنەرێکی زۆر لە دەوری خۆی لە ئاسی هەرێمی کوردستان لە ئاسی وڵاتانی دیکەش بڵاو بیانی ببینێتەوانێ کوی بکاتەوە. بێگومان تۆ هەمومان وەک نووسەر پێویستمان بەوەی کە خوێنەرەکانی خۆمان ببینین و بزانین ئەوان چۆن سیرمانەکەن. من کاتێک کە نووسم ڕاستە بیر لە خوێنەر ناکەمەوە خوێنەرەکانی من زۆر سەرابی بەڵام دوایی بەرمەکەوێ و بەجۆر لە جۆرەکان بن بەهێز بۆەوەی کە تۆ هەندێک پرسیاری وا کە خوێنەر لێتەکە کە هیچ چاوەڕوانی ئەوە نەبوویت ئەو پرسیارە لێ بکە ئەوە لێکە ینی بە جۆری خوێنەرێکی جددیمەیە من بۆ خۆم بەشێکی زۆری خوێنەرەکانم گەنجن ئەوە بۆ خۆم نازانم چۆن دروستڕاستی بەڵام بۆ خۆمەوە هینێکی خۆشە هەستەکەم کاتوانم دیارە هێزێکی گەنجانە لە ئەدەبیاتی منە هەیە و خاڵێکی چەند بەرهەمت لەناو پێشەنگاکەیە هەیە؟ من لێرە وەکوتم لە دەستگای سەردەم 13 کتێبم هەیە یەکێک لەو کتێبانە تازەیە و لە دەستگای جەمال عیرفان 15 کتێبی مناڵانم هەیە کە لە زمانی سویدیەوە تەرجمەم کردووە بە کوردی. خوێنەرەکانی لە ناو پێشەنگا هەمووی دەست بکەوێت؟ بەڵێ زۆرینەی ئەوەی کە مابێت زۆرینەی دەست دەکەوێت. کاکیوە بەر لە دەستپێک باسی ئەومان کرد کێکێ لە کتێبەکانت ماڵی پشیلەکان خوێنەرێکی زۆری هەبووە بە تایبەتی لە وڵاتی ئێران پێشوازی زۆری لەکرا با باسی ئەم بەرهەمەت بکەینە ناو پێشەنگاکە هەیە ڕوونکردنەوەی زیاتر بێ لەسەری ڕاستیان نازانم و دارنشەی کە لە ئێران چاپ کرد و سالس ئیمساڵ بەشدارە بێ یان نام پێم وانە بتوانن بەشدار بن ڕەنگە لە بەرگرفتی ئابووری خۆیان نەتوانن بەشدار بن
بەڵام کتێبەکە لە ئێران سەدایەکی زۆر باشیە بوو بۆ من جێی خۆشحاڵی بوو کە ئێستاوە بەرەو چاپی پێنجەمە ڕوا کتێبەکە و نووسینێکی زۆری لەسەر نووسراوە کە بڕیارە ئێمە ئەو نووسینە زۆر جدیانەی کە کۆمەڵی ڕەخنەگیری زۆر جدی لە ئێران لەسەر ڕۆمانەکە نووسیوە کۆی بکەینەوە بیکەین بە کتێبێک و تەرجمە بکرێ بۆ کوردی و لێرە بڵاو بێتەوە بۆ من ئەمزانی ڕۆمانەکەم سەرکەوتووە بەڵام تەسەورم ناکرد لە ئێران ئەو پێشوازی گەورەی لێکرێت ینی پێشوازێکی زۆ گەورەی لێکراوە و کتێبە دنیەکەی زیاد لە 10,000 لێفرۆشراوە و چاپی پێنجەمێتی و دەیان کۆڕکۆبنەوەی لەسەر کراوە لەبەرەوە ڕەنگە ئێستا ناوی من بێت یەکسەر باس لە ڕۆمانە بکرێت لە ئێرانە دیارە من ڕۆمانی ترم پێشتر وەرجێڕاوە و ڕۆمانی تریشم هەیە لەگەڵ کۆمەڵە شارێکی ترە کاکیوە ڕۆمان شتێک کاتوانین پێ سەفەر بکەیت و پێی گەشت بکەیت ماڵی پشیلەکانێکێک بوو لە ڕۆمانە بۆ من کە هەم زۆر جیاواز بوو زۆر جارە کە ئەگەڕامەوە یانی ئەم خوێندەوە لە نیوەی ئاوەستام ئەموو دڵنیام ئەمە نووسەرێکی کوردی ینی ستایلەکەی زۆر جیاواز بوو ئەی بردیتە ناو خەیاڵ و باگراوندێکی زۆر تایبەتەوانێ و لە دوای خوێندنەوەی ڕۆمانی ماڵی پشیلەکان حەزمەکە شیراز ببین کە چون بەو جۆرە بوو بەو وێنەیە بوو کە تۆ پیشانەتدا بووین پشیلی زۆر جوانی لێ بوو ڕاستە ڕاستە شیراز جگەلەوەی شارێکە لە شارێکێ بێ لەوەش مەبەستمەوەیە کاتی وایە تۆ بەر لەوەی بەواقعی سەفەر بکەیت توانین لە ڕێگەی کتێبەکانەوە سەفەر بکەی من بەر لەوەی شیراز بەواقعی ببینم لە ڕێگەی کتێبەکەی تۆ سەفەرم پیا کرد تۆ لەسەر کورسەکەی خۆ دانیشتوویت و ڕۆمانێکی خوێنیتەوە لە ماوەی دوان ساعتێکە سەفرێکی دوور و درێژەکەی و بەشێک لەو ڕۆمانانی کە کاریگەری گەوریانەیە کاتێککە لەسەر کورسەکە ستایت و ڕۆمانەکە تاو کرد هەستەکە تۆ ئەو کەسەنی پێش 12 ساعت لەو بەرکە بووی لەبەرەوە ڕۆمان زۆر ئاسانتر و چڕوپەرتر توانێت خەیاڵی ئینسان گۆڕێەوە سەفرێکی زۆر دوور و درێژی پێ بکە و دنیا زانیاری بداتێک کە ڕەنگە کۆ و زانیاریانە لە 15 کتێبا ڕەنگە نەتوانێت کوی بکاتەوە بست کاکیوە ئەگەر باسی ئەو پرسیارە بکەم بە تایبەتی لە دوایەوەی کە ماڵی پشیلەکان کۆمەڵە بەرهەمی دیکەش باز لەواکرێت کە هیوا قادر ستایلی جیاوازە لە ئێستەیە و ئەم جیاوازیە بەڕخ نەکەوتوی لێ یاخۆت قبول کراوە بە تەواوەتی یان خوێنەری توی کرۆ بە دوو بەش ڕاستیا و ڕخ نەگرانەی کە لە ئێران و بەشێک کە خۆم لە کۆڕەکانین بووم زۆر بەدیقەتەوە باسییان لەو ڕۆوە کرد کە بە تایبەتی ماڵی پشیلەکانیان ئەخستەخانەیەکەوە کە ناوی خانەی ئەدەبیاتی منفا و مەهجەرە و لێرە دیارە لە کوردستان سەباسی لەسەر کرا بەڵام ئەو جدیەتی کە لە دەرەوەی کوردستان قسە لەسەر ڕۆمانەکە کرا لە ناو کوردستانە نەبوو سەبەکەی ڕەنگە بەشێکی بزانم بەشێکی دیار نەبێ لەبەر چییە بەڵام خۆت زانی ڕۆمان تەمسیلی کولتورێکە کات کە تۆ هەڵگری لە ناو کۆمەڵگەکەی خۆتا و تەمسیلی کولتوری کۆمەڵگەکەی خۆتەکە یعنی ئەکرێ لە ڕێی ڕۆمانێکەوە لە کولتورێکی تر تۆ بناسن ئەو ناسینەوەکە کە فزولێتێکی زۆر و کونجکڵێکی زۆر لە لای خوێنەران دروست بکە من خۆشحاڵیەوە کوتم ڕخنەگرانێکی زۆر جددی لە ئێران قسەیان لەسەرەوە کردووە و لە وەرجێڕانە عەرەبیەکەشی کە لەکوێت چاپ بووە لەوێش سەدایەکی باشیە بوو بەڵام من چاو لە ڕێی چاپکردنی کتێبەکەم بە زمانی نزیکە کە ڕەنگە بەو زوانە ببێت تەسەورەکەم ئەویان بە زمانی ئینگلیزی بە سوێدی بڵاو نابێتەوە خۆتان لەوێژ بە سویدی ئێستا کاری تاکراوە و تەواویش بووە بەڵام هێشتا نەدراوە بەیژدار نەشێک تەسەورەکەم لە چەمانی داهاتوە بدرێ بە چەند دارە نەشێک تەسەورم وایە ئادەبی ئێمە توانایەوەی هەیە کە لە دەرەوەی کوردستان بتوانێت خۆی بناسێنێ و بتوانێت تەمسیلی کۆمەڵگەی کوردی بکە خۆشبەختانە تۆ سەری خەڵاتکەی کاکبختیارالی بکە کە چەند ڕۆژێک لەوە بەر لە ئەڵمانیا وەریگرت ئەو خەڵاتە بەڕاستی تەناری کاکبختیار نییە هی هەمومانە بێمان شارەزی لە هەر شوێنێکە لەبیر نەچێمە ڕۆژانە وەک ئینسانی کورد لەبەر بارودۆخی ئابووری سیاسی هەموو سیقەی کە وەکو ئینسان وەکو کورد و وەکو شناسی کورد هەمانە کزە بێ و کەمە بێ کە هەواڵێکی وا خۆشەبینی و خۆشەویستی
زیاتر باوەڕت بەخۆتە بێ بەڕاستی وەکو ئێوە وەکو خوێنە وەکو نووسەر وەکو ڕۆمان نووس یەکسەر دڵتان خۆشە بێ بەڵێ ئەتوانێت ئەو قەڵەمەی کە ئێوە بێتانە ڕۆڵی جددی ببینێ بە تایبەتی لە ئاز جیهاندا بێگومان ئێمە باسی کاک بەختارمان کرد بەختیعالی بۆ نمونە ڕۆمانی داگیرکردنی تاریخی کە لە دوای خوێندنەوەی ڕۆمانەوە ئەڵێ بەڵێ ئێستاش ئەدەب هێزیەوەی هەیە کە گۆڕانکاری گەورە لە خەیاڵ و لە دیدی ئینسانی ئینسانە بکە ینی هەڵگیری و خەیاڵ و هێزەیە بۆ نموناگەر ئەو ڕۆمانە وەربگێڕێتە سەر زمانی تورکی ڕەنگە هێز و کاریگەری سەدان هەمەفرزەی پێشمەرگە و پەکەکە و نازام چی و چی هەبێت لە برەوەی ئەو ڕۆمانە بە جۆرێک نووسراوەکە نووسەرێکی کورد زۆر بێلایەنانە باسی مێژوویەکە کاکە هەموو دنیایانەیە چاوپۆشی لێ بکەن پێشەمیان کە تورکیا بە تایبەتی زمان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەو ڕۆمانە و گرنگی زمان کاکیوە زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمانە بووی بە تایبەتی بۆ باسکردنی کتێب دیارە گفتوگویەکی گرنگ بوو زۆر سپاس دووبارە منە گەڕمەوە لای ئێوە کە شوهوا پێشکەش دەکەنی دواتر میوانێکی دیکەمان هە لەسەر پێشەنگاکە دەبێت. بەڵێ بێگومان دالیا کە لەگەڵمان بوویت دەگەڕینەوە لات چونکە میوانی دیکەی دەبێت دالیا لەگەڵمانە بەڵام بابزانین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانی گەورە بە چ شێوەیەکە جا دواتر دێینەوە لات. ئەمڕۆ ڕووداوێکی گرنگی ئەدەبی هەیە بێگومان لە شاری سلێمانی کە پێشەنگای نێودەوڵەتی کتێبە بینیمان لە تەوەری یەکەم دالیا لەگەڵ هیوا قادر گفتوگۆی کرد جارێکی دیکە دەگەڕینەوە بۆ سلێمانی هەر لەوێ میوانێکی دیکەی هەیە تایبەت بەم پێشانگایە قسەی زیاتر دەکات دالیا لەگەڵ میوانی دووەمت دەتوانێت درێژە بگە گفتوگۆکان بدەیت. بەڵێ دووبارە سڵاو لە ئێوە میوانی دووهەمم شەوقی عومەرە جێگیری بەڕێوەبەری پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلەیمانی گفتوگۆی زیاتر لەسەر ناوەڕۆک و کارەکانی خولی پێنجەم پێشەنگای نێودەوڵەتی لەگەڵدا دەکەم کاک شەوقی بانیت باش بانی ئێوە ماندوو نەبن باش سپاس. ئەمڕۆ کێ بەشداریەکە لە یەکەم ڕۆژدا با بەوە دەست پێ میوانەکانتان لە چه ئاستێکان؟
میوانەکانمان لە سەرۆکایەتی ئەنجومنی وەزیرانەوە بەڕێزکا قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێ و هەروەها بەڕێز وەزیری ڕۆشنبیری بەشدارە بێ لەگەڵمانە لە ئیفتیتاحەکە پارێزگاری سلێمانی بەشدارە بێ بەڕێز کاک ئاریان سەلاحەدین جێگری بریکاری وەزیری ڕۆشنبیری و لاوان بەشدارە بێ لەگەڵمانە کنسوڵخانی کۆمەڵێک وڵات بەشدارە بێ لەگەڵمانە بەڕێوەبەرایەتە گشتەکانی شاری سلێمانی و پارێزگاکانی دەوروبەر قایم قامەکان مدیر عامەکان لەسەر ئاستی حکومی لەگەڵمانە بەشدارن بەشداربوو و دارنەشر و پەبڵی شەرە ناو خۆی و بیانەکان لەگەڵمانە بەشدارن و جیالەمانەیش دۆستان و عاشقانی کتێب کە بە درێژایی ساڵ بە تامەزرەوەیەوە چاوەڕوانی مەوعیدی پێشنگای کتێبن لەگەڵوانە بەشدار زۆر باش ئەگەر بینە سەر کار و چالاکیەکانتان و چۆنێتی بەڕێوە چوونی خولی پێنجەمی پێشنگای نێودەوڵەتی کتێب لە سلەیمانی کارەکانتان چۆنە ئێستا بەرنامەکانتان لەم ساڵدا چۆن دەبێت پێشنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب ئەمڕۆ ئەم ساڵ بەرنامەکانی دابش کردو بەسەر چەند تەوەرێکە تەوەرێک لە کارەکان تەوەری میدیا پلانە میدیا پلان لەگەڵ ستیج پلان ئەوەی کە چۆنچۆنی ڕووماڵێکی گونجاو بۆ ئەم پێشنگایە بکرێت چۆن لە ڕێگەی کەناڵە نێوخۆی و جیهانیە و کوردی و غەیرە کوردەکانەوە بگاتە زۆرترین خەڵکی و چۆنچۆنی لە ڕێگەی سوشیال میدیا و دیجیتال میدیاوە بگاوە چۆنچۆنی بابەتە چاپیەکان و دیزاین و دروشم و برۆشۆ و ئەوانە باش بەڕێ بکرێت لە پاڵ ئەمە ستیج پلانمان هەیە کە بە درێژایی ئەم دەڕۆژە لە پاڵ ئەوەیە کە هاوڵاتیەت بۆ کڕینی کتێب و سەردانی پێشنگای کتێبەکە ڕۆژانە 3 بۆ 4 بۆ 5 ئەکتیڤیتی لەناو پێشنگای کتێبە هەیە هەندێکیان ئێوارە کۆڕی شعرین ئەوەی پێوترە ئومسیاتی شعری هەندێکیان مەراسیمی واژۆکردنی کتێبە بۆ نووسەران بۆ وەرجێڕان بۆ شاعیرەکان و هەندێکی تریان گفتوگۆی ڕۆشنگەریە هەندێکی تریان پرسی تایبەت بە ئافرەتانە تایبەتە بەژن هەندێک پرسن لەبارەی ئەوە گەنجەکان چۆنچۆنی هەلیکاریان دەستکەوە چۆن خوان ئامادەکەن بۆ بازاڕی کار هەندێک تەوەری زۆر دانسقەمان هەیە ئەم ساڵ کۆمەڵێک خاوەن بزنس لێرە سیمیناریان ئەبێ باسی ئەواکەن چۆن لە ڕێگەی کتێبەوە ئەمان بوون بە خاوەنی بزنس چۆن لە ڕێگەی بڕوانامە ئەکادیمیەکانیانەوە توانیوانە بزنسی سەر بەخۆ دامەزرێنن ئەمانە کۆمەڵێک تەوەرن کە بەش بە حاڵی ئێمە و لەناو ئەکادیمیستەکانە ستیج پلان شتێکی کەمتر نییە لە خودی پێشەنگاکە لە ڕووی گرنگیەوە بۆ چین توێژەکانی کۆمەڵگە بابەتی زمان بابەتی مناڵ هەموو ئەمانە هەن لە پانێڵەکان شەوقی ئەچمەوە ناو ئەو پرسیار و ئەم دیتێڵی ئەم بەرنامانەتان بابینە سەرەوەی ئەو وڵاتانی بەشداریان کردووە یاخود ئەو ناوەندووخانانەی کە بەشداریان کردووە لە چ وڵاتێکەوەن زیاتر لە ژماردنا من هەمیشە تەمەڵیەکم هەیە زیاتر لە 20 وڵاتە هەڵواسراوە ئاڵەکانیان هەڵواسراوە بەناو پێشانگایە وڵاتەکان ئەگەرەوەی ئێستا کە زاکیرم یارمەتیدا وڵاتانی دراوسێ ئێران و تورکیا و سووریا و لوبناان و ئیمارات و ئەبوزەبی و میسر و هەروەها ئوردن و عمان و هەتا سوودانی تایە وڵاتانی ئەوروپای تایە ئەنجا کە کوردانی هەر چوار پارچەکەمان لەگەڵایە کە ئەو زۆر مای خۆشحاڵیە بۆ ئێمە لە پاڵ ئەمە کوردانی تاراوگەمان لەگەڵایە ئێمە چەند وەشانخانەیەک چەند دەستگایەکی چاپ و پەخشمان هەیە لە دەرەوەی وڵاتن لە ناو کوردستانانین لە بەربار و دۆخۆیان لەوێن یا خاوەنەکانیان لەوێن لەوێ بەشدارن لەگەڵمانە واتە بەشدار بۆکارمان لەم 20 وڵاتە دابەش بوو بەسەر وڵاتە ئەوروپی و ئەفریقی و عەرەبی و ئەوانی دراوسێشە کاتی کاڵین خولی پێنجەم ئەبێ کارەکانتانیان ئەزمموی زیاترتان وەرگرت بێ لە خولەکانی دیکە ئەم ساڵ چەند دەستکراوە بوون تاوەکو بتوانن وڵاتانی دیکە ینی ئەو وڵاتانی کە لە ساڵانی ڕابردوو بەشداریان نەکردو ئەم سا بتوان بەشداری بکەن یاخو پەیوەندی زیاتر دروست بکەن لەگەڵ ئەو ناوەندانەی کە لە وڵاتانی دیکە بەتایبەتی وڵاتە عەرەبیەکان بەشداری بکەن. ئەگەر یادتان بێ خولەکانی پێشووتر بە 12 وڵات دەستمان پێکرد بوو بیرمە خولی ڕابردووە بزانم 18 وڵات بوو ئەم ساڵ چۆتە سەروی 20 وڵات هەڵبەتە کاتێک ئێمە ئەڵێن 20 وڵات لەگەڵمانە بەشدارە دارنەشرمان هەیە بە فەرمی وەکو بڵی لقی سەرەکی لە وڵاتێکە بەڵام لە چەند شوێنێکی تر لقی هەیە ینی لقەکانی دابش بوون بەسەر 5 وڵاتە بەڵام ئەم بەناوی یەک وڵاتەوە بەشداریمان پێکردووە لە کاتێکە ئەو نووسەر و وەرجێڕ و کتێبی چەندین وڵاتی تری لەخوا گرتووە وە کاتێکیش باسی ژماری بەشدار بووەکانەکەی بۆ نمونە ئێمە بەشداربوومان هەیە لە ژێر یەک ناونیشانە دەستگای چاپ و پەخشی فڵانمان لەگەڵە بەڵام لە ناو خۆیدا
زیاد لە 5-6 تر بە پارتنەر لەگەڵا بەشدارن بۆ من کاتێکەڵی ئێران ئێسمە ئێرانمان بە یەک وڵات داناوە و ژماری بەشداربووەکانی نووسیمانە یەک بەشدار بووی ئێران بۆ نمونە ئێڵم لە کاتێکا پاڤیۆنی ئێران نزیکەی 15 انتشاراتی باشی تاران و سنە و کرماشان و ئەوانە لەگەڵانە بەشدان لە ناو پاڤیۆنەکەی خۆیانە مەبەستمە بڵێم ژمارەکە ئێمە دقیق ئەومان وتو خۆی لەوە زیاترە ژماری وڵاتەکان بیستە ژماری دارنەشرەکان زیاتر لە 200 زۆر باش ئەگەر بینە سەر کاتێکاڵی پێشەنگای نێودەوڵەتی خوێنەت یەکسەر شک بۆ ئەوە با کە داشکاندنێکی زۆر باش کرابێت ئەو داشکانانە لە ئەس چەند دەست پێکەوە مەرجی ئەو بۆ ئەو ناوەندانەی بەشداریان کردو چۆنە مەرجی ئێمە بۆ بەشداربووەکان تەوەریکی زۆر جیاوازە ئێمە بە شێوەیەکی گشتی عقدێکمان هەیە من ناوە چڕترین عقدی دنیا یعنی عقدێکمان هەیە نزیکەی 2 مانگ چەندین یاسایی و خەڵکی بە ئەزمون و خەڵکی لە بواری بزنس و لە بواری نووسینی گرێبەست و ئەوانەیە خەریکی بوون و بۆی گرێبەستێک بێ بە مانای وشە وا لە بەرامبەرەکە بکات لە ئەرکەکانی تێبگاوە لە مافەکانی تێبگا و ئێمەش بزانین چی لەگەڵا ئەکەین لەبەرەوە بابەتی گرێبەست بابەتێکی زۆر وردە چونکە مەرجەکان لە گرێبەستا هەیە بەڵام ئەگە من مەرجی گشتیت بۆ بڵێم بۆ نمونە ئیمزا و تەوقیع و مۆرمان بە هەموو بەشداربوویەک کردووە کە هیچ کتێبێک لەم پێشەنگایە نمایش نکات هەندەر بێ بۆ توندوتیژی ئاینی نەتەوەی ئیثنی عێرقی بەو جۆرانە یعنی هیچ کتێبێکی تیانە بێ نە هەندەر بێ بۆ توندوتیژی و نە سوکایەتی بێ بە هیچ گەل و نەتەوە و سیمبولێک نە کتێبێکی مەرجێکی تری ناوگرێ بەستەکە ئەوەیە کە هیچ بەشداربوویەک ناتوانێت کتێبێک بێنێت کە بە شانازیەوە باس لە سەرانی ڕژێمی پێشوو بکە ساڵانی پێش ڕەنگە لێرە و لەوێ لە هەندێک شوێن لەم تەجربانە و دووبارە بێتەوە و بۆ نمونە ڕێنمایی تری تایە مەرجەکە کە نابێ بەشدار بوو کتێبێک نمایش کات پێچەوانە بێ لەگەڵ پیرۆزی ئاینی و نەتەی و سمبولیەکانی کوردستان و عێراقا ئەو مەرجانەی تایبەتان بۆ ئەم بوارە پێکێناوە بەڵێ ئێمە 3 ئاست لیژنەمان هەیە بۆ ئەم کارانە ئاستێکیان ئەلکترۆنیە وبسایتێکمان هەیە هەرچی بەشدار بوو هەیە هەر کتێبێک کە ئەوێ بەشداری پێ بکە بیهێنێ بۆ ناو پێشانگاکە ئەپلۆدی ئەکا لەم وبسایتە داخڵی ئەکا کە داخڵی کرد ئێمە لە ڕێگەی سیستمێکی زیرەکەەوە ناوی کتێبە قەدەغیکراوەکان ئەزانین ڕێگە نادین ئەو کتێبە قەدەغکراوە بێنێ ئاستی دووەم ناسیاوی خۆمانە ناسراوی خۆمانە بۆ ئەو دارنەشرانە کە ئەگەری هەیە جۆرێک لە جۆرەکان هەندێک کتێبیان هەبێ پێشتر ئاگدار کراونەتەوە بە عقد پابند کراون پێوەی ئاستێکی ترمان هەیە کە ئەمە لە هەمووی پرۆفیشناڵترە لیژنێکی هاوبەشمان هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە کە ڕاستەوخۆ لەلایەن خودی وەزیر و بەڕێوەبەری گشتی و مدیر عامەکانەوە سەرپەرشتی ئەکرێ ئەم لیژنەیە ڕۆژانە لە ناو پێشەنگایە وەکو سەردانی کار وەکو هاوڵاتی ئەگەڕێن بە بەردەوامی تەماشاکەن بزانن ئایا هیچ کتێبێک هەیە ناوەڕۆکەکەی پێچەوانە بێ لەگەڵ گرێبەستەکە یان بە جۆرێک لە جۆرەکان زیان گەێنەر بێ بە ئاسایشی هەرێمی کوردستان بێگومان ئەمە زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ساڵانی ڕابردوو بینیمانە بەشێکی زۆر لەو خوێنەرانەی کێنە ناو پێشەنگاکەوە لە ئەس قوتابخانەکان بەشداری پێدەکرێن و یاخۆ تەمەنێکی مام ناوەندیانەیە بۆیە بە زۆر ورد بن لەوەی کە ئەو کەسانی کێن تەمەنیان مام ناوەندە بزان دەستێنە چوو کتێبەکە خوێنەوە ئەگەر ئەو نمونەی جەنابەت بکەم بە بیان و بۆ ئەوەی هەندێک وردەکاری تر بڵێم لە پێشانگاکەیە کارێکی تر کە کردومانە ئەوەیە ئیشمان لەسەر ئەوە کردووە هەر کەسێک لە هەر تەمەنێک لە هەر ڕەگەزێک لە هەر ئاستێکی ڕۆشنبیری لە هەر ئاستێکی خوێنەواری یەتە ناو پێشانگا لە هەر ئاستێکی ئەکادمی دێتە ناو پێشانگا یا لە هەر خولیایەک دێتە ناو پێشانگا شتێکی دەستکەوێت چونکە پێشانگای کتێب نابێت تەنها بوارێک لەخۆ بگرێت تەنها فیڵدێک لەخۆ بگرێت تەنها جۆرێک لە کتێب لەخۆ بگرێت کتێبخانەکە گەر هەر تۆ ئێستا تەماشای دەوروبەری خۆتکەی هەندێک کتێبخانەمان لەگەڵایە تەنها بە زمانی ئینگلیزی کتێب پێشکەشەکەن هەندێک کتێبخانەمان لەگەڵایە پسپۆڕی وردیان شعر و ئەدەب و ڕۆمان و چیرۆکە لە فێڵدی ئەدەبا ئیشەکەن کتێبخانەی ترمان لەگەڵایە تەنها لە کللتورە ئەوەی پێوترێ کاڵچەر کاکشەوەی لای من زۆر گرنگ بوو ئەو بەشە بوو کە تایبەت بوو بە مناڵ مناڵی زۆرش مەبینی ساڵی یەکەم و دووەمیش بە باشیشم لەسەرکرد بۆی دایک و باوکان بزانن کە لێرە بەشێکی تایبەت کراوەتەوە بۆ مناڵەتوانن مناڵەکانیان بن بۆ ئێرە چونکە لەگەڵەوەی کە کتێبیان پێئدرا ئەو کتێبانەی هەمووی پەروەردەی بوو دابەشەکران لە هەمان کاردا چەندین ڕاهێنەری لێ بوو بە وردی قسەیان لەگەڵ مناڵەکانە ئەکرد ئەمە زۆر نرخاندنمان هەیە بۆ ئەو شایەتی دانەی تۆ وە زۆر شانازی پێواکەین
دیوی بزنسی ئەم پێشانگایە کۆتایی دێ دیوی میدیایی کۆتایی دێ هەموو شتەکانی ئەبڕێتەوە بەڵام ئەو کتێبی مناڵێک ئەیکڕێ ئەچێتەوە ماڵەوە لە ڕفەی کتێبخانەکە دای ئەنێ ئێستا یا چەند مانگێک یا ساڵێکی تر ئەی خوێنێتەوە ئەوە سەرمایەیەکە کە ئێمە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی دەستگای چاپ و پەخشی ئەتڵەس زۆر شانازی پێوەکەین چونکە چەند پێداگرین لەسەر ئەوەی مناڵەکانمان خواردنێکی ئەکسپایر نەخۆن جلێکی خراپ لەبەر نەکەن شوێنی نووسنەکەیان گونجاو بێ ئێمە لە سیاسەتی کارمانە سەد ئەوەندە پێداگرین لەسەر ئەوەی کتێبانێک دەرخواردی مناڵەکەمان نەدرێت نەیخوێنێتەوە ئەسبەری نەکا کاری لەسەر نەکاوە لە ئەنجامە نەبێ بە کولتور و ئەخلاق و ڕەوش لە مناڵەکە کە زیانی پێ بگەێنێ چ بە خۆی چ بە ئایندەی چ بە نەتەوەکەی چ بە پیرۆزیە نیشتیمانی و نەتەوەی ئاینیەکانی چونکە ئێمازانین کۆمەڵگی کوردی کۆمەڵگەیەکە تاوەکو ئێستا بەراورد بە کۆمەڵگەکانی دەوروبەر تا ئاستێکی باش پارێزگاری لە بەها باڵاکان کردووە کە ئەمە مای شانازیە و ساڵانی پێشوو خۆت ئەدبینی زۆرترین سەردانی کارمان قوتابخانە و زانکۆکان بوو من حەزەکەم هانی K24 بدەم ئەم دیمەنە بە ڤیددیۆ بگرێ ئەوەی کە ئێستا منێڵێم چۆن دایک و باوکەکان خێزانەکان بە عەرەبانە ئەچن لە مارکێتەکان شتەکڕن خانمەکە پێویستی بە هەندێک بۆ نمونە مەوادی پاکەرەوە و ئارایشت و چیەی کڕێکاتە عەرەبانەکەەوە پیاوەکە پێویستی بە هەندێک شتە ئەیهێنێ لە ناو ئەوانە لە بەردەستی ئەوانەوە مناڵەکەیش چپسێ هەڵەگرێ خواردنی هەڵەگرێ بیپسیەک نۆتێلایەک چەرەسێ شتێک هەڵەگرێ ئەیکڕێ ئەم دیمەنە چۆن لە مارکێتەکانە دووبارە ئەبێتەوە لە ناو کتێبخانەکانە ڕێک هەمان دیمەن ئەبینی کە دایک و باوکێک مناڵەکانیان دەست گرتووە هێناویانە بە عەرەبانەوە ئەوەندە جوانە دیمەنێک کە ئۆخژنە بەخشێ بەدڵ کاتێکە بینی مناڵێک هەرزەکارێک تازە پێگەشتوویەک لە کوڕیان لە کچ کۆمەڵە کتێبی کڕیوە کتێبی مناڵان بەڕاستی من لێت ناشارمەوە لە کتێبە سیاسیەکان یاساییەکان ئیداری و قانونیەکان بۆ ئێمە بەهای ئایندەی زۆر کاشەکو پێشترێژوتم ئێمە وەکو کوردستان 24 زۆر گرنگیمان بۆ بابەتەیەوە من خۆم چەندین جاریشم لەسەر بەس ئەوە کردو کاتێک کە مناڵ بەشداری پێ بکرێت ناو ناوەندەکان و لە ناو ئەم پێشەنگایە شاوەشمان بەڕۆنی دەرخستووە لە پشتی منیشەوە ئێستا پێشی من بەشێک لەو مناڵانە بین کە وردە وردێنە ناو پێشەنگاکە کامە دیمەنێکی دڵخۆشکەر بوو پێشەنگاکە نەکراوە سعات 11 کەسی تا حەکرێ ئەو کاتە ئەم دیمەنانە زۆرە بن ڕاستە ئەگەر بینە سەر داشکاندن بۆ نمونە داشکانەکان بۆ بڵاوکراوەکان لە سەدا چەند دەست پێکات داشکاندنەکان دوو جۆرە جۆرێکیان داشکاندنی ئەوەیە کە ناوترێت داشکاندنی ئاسایی وای پێ ئەوترێ ئێوە مەرچی شتان بۆ داناون بەڵێ داشکاندنەکان وتم دوو جۆرە جۆرێکیان داشکاندنی ئاساییە کتێبخانەیەک بۆ بەشێک لە کتێبەکانی یا بۆ هەمووی لە سەدادە 120 تا 130 ئەکا بۆ هەندێکی بەڵام داشکاندنێکی ترمان هەیە پێناوترێت داشکاندن پێمانەوت پێوترێ فرۆش لە خوار نرخی مایە بە زمانی بزنس ینی بەتایبەتی ئەوانەی کە کۆمپلکسیان هەیە بۆکسیان هەیە بۆ منە کۆبەرهەمی شاعیرێکیان هەیە کۆبەرهەمی نووسەرێکیان هەیە کە 10 کتێبە 20 کتێبە بەیەکەوە بۆ نمونە بەرهەمەکانی مەسعود محەممەد مامۆستا مەسعود محەممەد فەیلسوفی کوردم بینی ئەو نرخەی تێچوە $100 تێچووە یعنی نزیکەی 160,000 دینار لە بازاڕە خۆ بەلایکەمە بێت شتێکی قازانچکە کەچی لە بازاڕە بەسی 40-50,000 دینارەی فرۆشن ئەمە پرۆژەیەکە هاندانە ئەمە ئیتر داشکاندن نیە بە لەهجەی عەرەبی عێراقی پێڵن ئەخول بەلاش وابزانم یعنی نیمچە بەلاشە ئەو جۆرە داشکاندنان ئەم پێشەنگای ڕۆڵێکی گرنگیشێ بە تایبەتی بۆ ناساندنی بەشێکی زۆر لە نووسرانی کۆریەکێک لەوانە کە خۆشت ئاماژەت پێ مەسعود محەممەد من لێرە بەشێک لە کتێبەکانیم دەستکە و جێی دڵخۆشیە کە جگەلەوەی کە کار و چالاکیەکانی ئێوە بۆ پێشەنگاکە واشەکە خوێنەر زیاتر ئاشنا بێ بە نووسەران بە هۆکاریەوەی کە ڕۆژانە ئێوە سیمیناری تایبەتانەیە چالاکی تایبەتانەیە هەم لە بواری پەرەپێدان هەم لە بواری خودی و خۆدۆزینەوەدا ئەمانە هەموو ڕۆڵی گرنگیان هەیە کە لە پەنا کتێبخوێنەوە ئەسوانە ناوەندەکان بەم ئەرکە هاستن لە پاڵ ئەو چالاکی ڕۆشنبیریانەیە ئێمە ئیشمان لەسەر ڕاگررتنی باڵانسێک کردووە کە بەش بە حاڵی بەندەیەکێک بوو لە ئەرکە قورسەکان بوو ئەویش ئەوەی من چۆن گرنگی بە مەسعود محەممەد دەدەم گرنگی بە نووسەرە گەنجەکان بدەم پارەکە نووسری لاوی ساڵ یعنی گەنجترین نووسەر لاوترین نووسەرەکانمان کۆ کردەوە دیاریمان پێبەخشین کام بۆ نمونە تۆ ئەدبینی ئێمە هەر ڕاهاتووی نووسەرەکان پیاوێکی بەتەمەند بێ و قات و ڕیباتێکی لە بەرابێ و
ئەها فۆرموشکڵ هەیە هەر هەندێک ناومان لە زاکیرا هەیە بەڵام کاتێک دیتە شوێنێکی ئاوها 20 کوڕ و کچمان خەڵات کرد زۆربیان تەمەنیان یا لە 20 بوو یا لە خواری 20ەوە کەمە مای دڵخۆشی ئەو ڕاگررتنی باڵانسە بە هەمان شت بۆ شاعیرەکان ینی تۆ شاعرت هەیە شاعری زۆر باشە لە کوردان ئاستراوە تەمەنێکی هەیە مخەزڵەمە لە بەرامبەر شاعری زۆر گەنجمان هەیە بە هەمان شێوە گرنگیدان بە باڵانسی جێندەری ڕاگررتنی هاوسەنگی چەند گرنگی بە پیاوە دەیەوە گرنگی بە خانمیش بدەیت چەند گرنگی بە مناڵە دەیەوە گرنگی بە ژن بدەیت هەموو ئەمانە هەوڵمان داوە باڵانسێک باشە کار و بەرهەمە کار و چالاکیەکانتان ئەکەوێت چوارچێوەی ئەو ڕۆژەش کە پێی دەوتێ 25 نۆڤەمبەر ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دش بە ئافرەتان چالاکی تایبەتان هەیە لەو ڕۆژەیە کۆمەڵک چالاکی تایبەتمان هەیە تایبەت یەکێکیان ئێوارە کۆڕی شعریە لەو بەروایە بۆ خانی لەبەر بڕووی کەناڵە ناو بهێنم بۆ هەندێک و نشکە لە دارنشتەکە پلس بەڵێ لە کۆتاییەکان نبوو کە پەیوەندیمان لەگەڵ دالیا پترا بەڵام سوپاسیەکەین تەواوی پەیامی هەردوو میوان گەیشت و زانیاری تەواو و وردیان لەسەر پێشەنگاکەدا سوپاسی هاوکارمان دالیا کەمالیژەکەن کا لەوێەوە بە شێوەیەکی ستۆدیۆی کراوە لەگەڵمان بوو ئەمە تەورەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوو بە هیوام ئەگەر دەرفەتمان لێ هەمومان بڕۆین سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بکەین وەکو پاڵپشت لە هەر شوێنێک چاڵەکەکی ئەدەبی هونەری فەرهەنگی کولتوری هەبێ بێگومان گرینگە ئێمە بەشداری تێدا بکەین بۆی ببینە پاڵپشت و پاڵنە لە ساڵەکانی داهاتوو ئیدامەی هەبێ و بەردەوام بێت سپاس بۆ ئێوە کە لەگەڵمان بوون بە هیوام ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆشتان خاچان